يعني بيركاري، أكرم إكرام، أهلان بارام، عبد الرحمن صديق، سامان عبد الرحمن، مامۆستایانی كيمياء، عادل محمد كريم، ريبين محمود محمد، مامۆستایانی عربي، سيروان عبد الرحمن، مامۆستایانی فيزياء، آسو جيهانگير عبد الله، خليل عبد الكريم حق مراد، مامۆستایانی إنجليزي، زانا كاكبرا، غوران محيدين، كردي، رزقار سابر عزيز، زندزاني، كاوى أحمد محمد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە. تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕێکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە. دووبارە سڵاو خوێندکارانی ئەزیز، دەستەکەینەوە بە لایڤەکە هەر تەواوکەری زەبر واتە زەبری خولێنەر لە پرسیاری چوارەمی پێداچوونەوەی بەندی دوو بۆ یەک ئاوەستاین. دەنگەکەمان مەزبوطە، ئەگەر مەزبوطە با دەست پێ بکەینەوە زۆرترین هاوڕێتان تاک بکەن بۆی زۆرترین خوێنکار و هاوڕێتان سوود ببینێ لەم لایڤە. پرسیاری چوارەمەڵێ و هێزەی پێویستە زۆر دووبارە ئەبێتەوە. بۆکردنەوەی دەرگایەک چۆن دەگۆڕێگە دەستکی دەرگاکە لە ناوەڕاستا بێت. ئێماڵێن هێزی پێویست دەبێتە دوو ئەوەندە، چونکە بۆ دەستکەوتنی هەمان زەبر ئەبێ هێزەکە بێ بە دوو ئەوەندە. باشە یعنی چی؟ ئێمەڵێن دەستکی دەرگاکە خراوەتە ناوەڕاست، یعنی باسکی خولانەوە بۆ بە نیو ئەوەندە. بۆ ئەوەی هەمان زەبرم دەست بکەوێت باسمان کرد ئەبێ زەبرەکە بێ بە چەند ئەوەندە؟ دوو ئەوەندە، چونکە پەیوەندی نێوان ئێفودی پەیوەندیەکی پێچەوانەیە. پرسیاری پێنجەم، ئەم پرسیارە ساڵی پار لە خولی دووەم هاتبووەوە، ئەڵێ درێژی باسکی پایدەر، زۆری نەتان پاسکیتان هەبوو بەکارتان هێناوە، پایدەرەکەی باسکێکی هەیە، درێژی ئەو باسکی پایدەرە چۆن کار لە بڕی زەبری کاریگەر دەکات بۆ جوڵاندنی تای پێشەوەی پاسکی دەکات. هەمووتان ئەزانن قاچ خستنە سەر پایدەرەکە و دروستبوونی ئەو جوڵە بە خولەی کە زەبری خولێنەرەوە بێتەوەی جوڵەی تایەکە بۆی پایدەرەکەوەیە و هێزی قاچی تۆ لەسەر باسکی پایدەرەکە. ئەڵێن تا باسکی پایدەرەکە گەورەتر بێ ئاین دی زۆرترە، تا دیش زیابکە زەبر زیایەکات و تایەی پاسکیلەکە ئاسانترە خولێتەوە. یعنی من هێزێکی چیتر بەکارێنم، هێزێکی کەمتر، کەواتە تا درێژی باسکی پایدەر زیاد بکە بۆی هەمان زەبری خولێنەرم دەست بکەوێتەوە بۆ تایەکە بە تاکید دەبێت هێزەکە کەم بکە و ئەبێتەوەی خولانەوەیەکی ئاسانتر. ئەمە بەنسبەت ئەو پرسیارانی کە لێرە هەیە. خوێنکارانی ئەزیز بچن بۆ پێداچوونەوەی بەشی دووەم. پێداچوونەوەی بەشی دووەم بەڕاستی کۆمەڵێک پرسیاری گرنگی تایە، با ئەو پرسیارانە شیکار بکەین بۆی بەسەرمان تێپەڕ نەبێت و بتوانین وەڵامەکان وەکو پێویست بینەوە و پرسیارەکانت پێ بگات. پرسیارەکانی پێداچوونەوەی بەشی دووەم لە کتێبەکەت، پێداچوونەوەی بەشی دووەم لە کتێبەکەت کۆمەڵێک پرسیاری گرنگن. یەکێک لەو پرسیارانە بۆ نمونە ئەم پرسیارەی کە هەیە پرسیاری دووەمە کە ئەم پرسیارەش ساڵی پار بە هەمان شێوات بووە. ئەڵێ دوو هێزکاریان کردۆ سەرم تووڵە، ئایا کام هێزەیان زەبر دروست دەکات کامیان دروستی ناکات؟ ئەمە بریتە لە تەوەرەی خولانەوە، ئەمەش باسکەکەیەتی. هەر هێزێک تەریب بێ بە تەوەرەی خولانەوە یا بە تەوەرەی خولانەوە کە دابڕوا زەبر دروست ناکات. فێر بوویت. بەڵام ئەم هێزە ئێستا ئەستورە لەسەر تەوەرەی خولانەوە، ئایا زەبر دروستەکە یا دروستی ناکات؟ بە تاکید دروستی ئەکات. کەواتە هێزی دووەم زۆرترین زەبر دروست دەکات، بەڵام هێزی یەکەم هیچ زەبرێک دروست ناکات. ئەمە بەنسبەت پرسیاری پێنجەمی دووەمی پێداچوونەوەی بەش. ئەوەی کە گرنگە پرسیاری پێنجەمیشە زۆر هاتۆتەوە لە ئیمتحانی بەکەلۆری. دوو هێزێکی ئەستون هێزێکی لار کاریان کرد لەسەر تایەی پاسکیرێک. ئایا بێتەوەی خولانەوەی؟ بەڵێ هەردوو هێزەکە زەبر دروست دەکەن. بۆ لەبەرەوەی هەردوو هێزەکە ئەگەر دیقەت بیت ئەمە بریتە لە تایەکە ئەم هێزەیان هێزێکی ئەستونە، ئەم هێزەیان هێزێکی لارە F2 ئەمەشیان F1 ئەبێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر واتە پۆزەتیڤە. بەڵام کامیان زۆرترینە؟ من ئەزانم ئەمە تەوەری خولانەوەیە،
ئەگەر ئەمە تەوەری خولانەوە بێ کەواتە ئەم هێزە لەگەڵ ئەم باسکەیە گۆشەی نێوانیان چەنە 90 پلەیە بۆیە ئەمەیان زۆرترین چی دروست دەکات زۆرترین زەبر دروست دەکات بەڵام ئەمەیان لە 90 بەرەو 100 تا ڕۆیشتووە ینی گۆشەکە وای لێ هاتووە کە بڕی زەبرە خولێنەرەکەم چی بێت کەم بێتەوە چونکە ئەم هێزە لارە هێزە لارەکانی ژەمیشە بڕی زەبرەکەیان لە ئەستونەکان کەمترە ئەمە بەنسبەت پرسیاری پێنجەمی پێداچوونەوەکە پرسیاری شەشەم بەڕاستی پرسیارێکی گرنگ پرسیارێکی زۆر پرسیارێکی ڕێک و پێک دوو هێز قەڵەمەکەت با بەدەستەوە بێت لەم پرسیاری شەشەمەیە دوو هێز هەمان بڕیان هەیە ینی هێزەکان بڕەکانیان یەکسانە ئاراستەکانیان پێچەوانەیە کارەکەنە سەر تەنێکی دیاریکراو لە هەمان خاڵدا خەدوێنە بەژێرەوەشە دوو هێزی بڕی یەکسانی دژ ئاراستە کارەکەنە سەر یەک خاڵ ئایا دەتوانین زەبرێکی دیاریکراو لە سەر تەنەکە پەیدا بکەین بە تەئکید وەڵامەکەی نەخێرە بۆ وەکو ئەوە ئێستا ڕەسمەکە دووبارە بکەمەوە هێزێک بەم شێوەیە لەم خاڵەیە ئەمە هێزی یەکەم هێزێکیش بەم شێوەیە لەم خاڵەیە ئەمە هێزی دووەم ئەگەر ئەمە دەنیوتن بێت ئەمیش دەنیوتن بێت بە تاکید ئەم هێزە بە ئاڕاستەی میلی کاتژمێر زەبرێک دروست دەکات ئەمیش بە پێچەوانەی میلی کاتژمێر زەبرێک دروست دەکات لەبەرەوەی بڕی هێزەکان یەکسانن کار لە هەمان دووریەکەن لە تەوەری خولانەوە کەواتە بەرەنجامی زەبرەکان سفرە جەماعەت خوێنکاری خۆشەویست بەرەنجامی زەبرەکان سفرە چونکە دوو هێزی وەک یەک دروستە بن لە بڕدا بەس ئاڕاستەکانیان چین پێچەوانن بەڵام هەر یەکەیان زەبری هەیە یان نیەتی بە تاکید ئەمەی سەرەوە زەبرێکی هەیە بە ئاڕاستەی میلی کاتژمێر و سارە بە ئەمەی خوارەوەش زەبرێکی هەیە بە پێچەوانی میلی کاتژمێر و موجەبە بڕی زەبر بۆ هەر یەکەیان هەیە بەڵام بەرەنجامی زەبرەکان ئەکاتە سفر ئەوە بەنسبەت پرسیاری شەشەم پرسیاری هەشتەم ئەڵێ سەتڵێکی پڕ لە ئاو بارستایەکەی 54 کیلۆگرامە و وەپەتێکەوە هەڵواسراوە لەسەر لولەکێکی وەستا هەڵکراوە نیوەتیرەکەی 0.5 مەترە ئەگەر نەخولێتەوە لولەکە و سەتڵەکەش لە پەتەکەەوە شۆڕ ببێتەوە زەبر چەندەکە سەتڵەکە بە دەوری چەقی لولەکەدا پەیدای دەکات هەمووتان ئەزان زەبرەکات FD ساینی سێتە وتمانەمە لەباری شاڵیە کێشەکە بارستاییەکە ئەبێت بە کێش و ئەبێت بە هێزەکە کەواتە ئێفەکە ئەبێ بە MG دیشمانەیە و گۆشەکەشمان ئەستوونەواتە نەوەیە ئەمیش پرسیارێکی ئاسان بەڵام سەرنج بن پرسیاری نوێن پرسیارێکی زۆر زۆر گرنگە و پرسیارێکە بەڕاستی پێویستە هەمووتان بتوانن پرسیارە شیکار بکەن پرسیاری نوێم بۆ شیکارەکەم و ئەو ئەگەرانەشی کە لە پرسیاری نوێمە ئەگەر هەیە دەستکاری بکاریان گۆڕانکاری تیا بکە وەشت پێڵێم درێژی باسکی بەرزکەرەوەیە گواتە سڵنێک لە شوێنی دامەزراوەکەیە ئەمە بریتە لەو سڵنەی کە باسمان کرد درێژی باسکەکەی بریتە لە 15 مەتر دی گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆ ڕسمەکە بەم شێوەیە ئەمە گەر ئۆتۆمبیلەکە بێت ئەمە بریتە لە درێژی باسکی بەرزکەرەوەکە یعنی دیەکەی چەند مەترە 15 مەترە گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆ خۆی ئەمە یاوینەتێ ئەڵێ ئەمە چەند پلەیە ئەمە 20 پلەیە جوان سەرنج بە بۆی بزانێت چییە و ئابەمەوە ئەزانم کە قولاپێکی پێوەیە بۆ ئەوی بتوانم سەنگێک قورساییەک بارستاییەکی پیاڵ بواسم ئێستا وتوێتی گەورەترین کێش دەتوانێت بێتەوەی بەرزکەرەوەکە و ئەو زەبرە دیاری بکە کە ئەویش بە دەوری بنکەی باسکەکەدا پەیدای دەکات ئەلف بڕی زۆرترین زەبر کە بەرزکەرەوەکە دەتوانێت بەرگەی بگرێت چەندە یعنی زەبر بدۆزەرەوە ئەگەر زۆرترین کێشکە پێی هەڵبواسێت 450 نیوتن بێت کەواتە ئالێرەیە ئەو ئێفە ئەبێ بە FG و ئەبێ بە 450 نیوتن باشە ئێستا من هێزم هەیە باسکیشم هەیە گۆشەم هەیە یاساکەی ئەگەر بمەوێت زەبر بدۆزمەوە ئەڵێن ئەکاتە چی ئەکاتە F D ساینی سێتە F D ساینی سێتە F دراوە بەڵێ 450 D دراوە بەڵێ 15 مەتر بەڵام ئاگادار بە زۆرتان ئەم هەڵەیەکەن ئەڵێ گۆشەکە 20 ساینی 20 دانەی ئایا ڕاستە دڵنیام ئێستا زۆرینەتان ئەڵێن نەخێر وە کۆمەڵێکیش هەیە بڵێ بڵێ ماتەمە و گۆشەیە دراوە لە پرسیارەکان من دایانێم بەڵام تۆزێک پێش ئێستا باسمان کردوتمان ئەم گۆشەیە گۆشەی نێوان F و Dە ئایا ئەم گۆشەیە گۆشەی نێوان F و Dە جوان دیقەت بن
ئەم گۆشەی بیستە گۆشەی نێوان F و Dە نەخێر ئێکەواتە ئەگەر گۆشە نەبێت کامە گۆشەکەیە درێژکراوە ئێمە وەربگرە من ئەزانم ئەمە چەند پلەیە 90 پلەیە ئەگەر ئەمە 90 پلەوێت کۆی ئەمانە ئەم دوانەش نابێ بکاتە 90 پلە بەڵێ بە تەکید 90 ناقسی 20 ئەمە گۆشەی نێوان F و Dە ئەمە بریتیە لە گۆشەی نێوان F و D چەند پلە ئەکات 70 پلە کەواتە گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆکە دراوە بە هیچ شێوەیەک لە پرسیارەکەی ئێمەیە بەکار نایەت سەبەبەکەی چییە؟ ئەم گۆشەیە لە نێوان باسکی خولانەوەکە لەگەڵ تەوەرەی ئاسۆ بەڵام ئایا یاساکەی من گۆشەکە گۆشەی نێوان تەوەرەکە و باسکەکەیە بە تەکید گۆشەی نێوان F و D ئەمە کێشەکە ئەوەش باسکەکە دڵنیای کە ئێستا گۆشەکە چەنە 70ە بۆ چونکە ئەم دوانە کۆبکەینەوە بێ بکاتەوە سێ گۆشە وەستاوەکە کە 90 پلێ ئەڵین ساینی چەند ئەڵین ساینی 70 دۆزیوانەتەوە بڕی زەبرەکە کاتە 6343 نیوتن مەتر ئەمە زەبری خولێنەری ئەو سیارەیە ئەو کردە ئەو فلاتە ئەو بەرزکەرەوەیە کە لە شوێنی دامەزراوەکەی هەیەی خوێنکارانی عزیز لقی باەکەی سەریکە چی وتووە ئەڵێ چی ئەڵێت زۆرترین کێشکە ئەم بەرزکەرەوەیە بتوانێت پیای هەڵبواسێ و بەرزی بکاتەوە چەندە ینی جارێکی تر ئەم کێشە بەکارمێنە کێشەکە بگۆڕە بەڵام گۆشەکە بکە بە چەند لەگەڵ ئاسۆ گۆشەکە بکە بە 40 پلە گۆشەکەمان کرد بە 40 پلە لەگەڵ کێ باسک و ئاسۆ چی بدۆزەرەوە FG چەنە باشە من کە یەک جار زەبرم دۆزیەوە وتمان ئەم بڕی زەبرەیتر ناگۆڕێت ئەو زەبرەکە یەکەم جار دۆزیمانەوە ئیتر چی یەنایەت زیاد و کەم ناکات کەواتە هەمان یاسادانێمەوە F D ساینی سێتە یەکێکی تر لەو غەڵەتانەی کە ئەیکەن تەلەبە بەداخەوە لەمە شەهرە چێت 40 پلەکە دانێت چلەکە وتوێتی نێوان باسکەکە و ئاسۆیە نابێت ئەمە بەکاربێنم ئەبێت چی بکەم ئەبێت بە هەمان شێوە گۆشەی نێوان کێشەکە و چی بەکاربێنم کێشەکە و باسکەکە هێزەکە و باسکەکە ئەگەر ئەمە 40 بێت بە تاکید بەرامبەرەکەی چەنە نەوەیە چونکە نەوە ناقص هەمووتان نەزانن 50کان ئەمە 6343 داواکراوی یەکەم بوو دۆزیمانەوە و ناگۆڕێت هێزەکە FG و نازانم باسکەکە هەر 15 مەترە ساینەکە ئەبێ بە ساینی چەند ساینی 50 ئەمەیان ئەدۆزینەوە FG یەکسانە بە 6343 دابەشی 15 ساینی 50 وەڵامەکە 550 چی نیوتن ئەگەر دیقەت بیت گۆشەکەمان لە 20ەوە بوو بە 40 بە تاکید کێشەکەش لە 450 بوو بە چەند بۆ بە 550 ئەمە بە نیسبەت شیکارکردنی ئەم پرسیارە و ئەو ئەگەرانەشی کە لەم پرسیارە هەیە هیوادارم ورد گوێ بگری بۆی بزانی چی ئەڵێم ئەم پرسیارە ئەکرێت بەم شێوەیە لێت بکە هەمان ئەم پرسیارە ئەکرێت بەم شێوەیە لێت بکە واتە پرسیارەکە چیت پێ بڵێ دەقی ئەم پرسیارە چینەوە سەر دەقی پرسیارەکە بۆی دەقی پرسیارەکە لە بەرچاوە بێت پرسیاری نوێمە لە پێداچنەوەی بەش ئەگەر پرسیارەکە وات پێ بڵێ درێژی باسکی بەرزکەرەوەیەک 15 مەترە یعنی دی ئەو کێشەی کە بەرزی ئەکاتەوە 450 نیوتنە ئەو قورسایی کە بەرزی ئەکاتەوە 450 نیوتنە پرسیارەکە ئەگەر پرسیارەکە پێت بڵێ زەبری خولێنەر کە دروستیەکات 6343 نیوتن مەترە ئایا گۆشەی نێوان باسک و ئاسۆ چەندە گۆشەی نێوان باسک و ئاسۆ چەندە چۆن بتوانین بیدۆزینەوە ئێمە یاساکەی کە دانینەوە بە هەمان شێوەڵێ زەبر یەکسانە بە F D ساینی سێتە چی نەزانراوە گۆشەکە ساینی گۆشەکە نەزانراوە زەبرەکە وەکو خۆی F و دیەکە چنە ژێرەی کەرتەکە F و دیەکە چنە ژێر زەبرەکەوە
ئەگەر ئێستا من داوای ساینی گۆشەی لێ نەکردوم خوێنکاران داوای گۆشەی لێ کردوم کەواتە گۆشە ئەکاتە چی ساین ئینڤەرسی تاو ئف دی زەبر هێز باسک ساین ئینڤەرسی بەڕاستی ئەم پرسیارە بەم شێوەیە نهاتۆتەوە بەڵام میتر ئەمەش امتحانی بە کەلۆریە و ئەگەری گۆڕانکاری لە پرسیارەکانە هەیە تاوەکەمان 6343 هێزەکەمان 450 نیوتن کەڕەتی باسکەکەم 15 مەتر ئەم گۆشەیە کاتێک کە من ئەیدۆزمەوە وەڵامەکەی ئەبێ بە 70 پلە گریمان پرسیارەکە بەم شێوەیە ئەی 70 پلە بی 50 پلە سی 20 پلە دی 40 پلە سەریکەن بابجان سەریکە ئەڵێ کام لەم گۆشانە گۆشەی نێوان باسک و ئاسۆیە تۆش پرسیارەکەت حل کرد بە یاسای ساین ئینڤەرسەکە کامەش ئەگەرێکی تری پرسیارە دۆزیتەوە 70 پلە نەکەویتە هەڵەوە چیت بۆ دەرچوو ڕاستەوخۆ تۆ بێیت هەڵی بژێیت دڵنیام مەجموعەیەکتان و کۆمەڵێکتان وەڵامەکە ئەی ڕاستە بەڵام ئەی ڕاستە بەڵێ ئەی ڕاستە ئەگەر پرسیارەکە بڵێ گۆشەی نێوان F و D چونکە ئەمەی ئێستا من دۆزیومەتەوە گۆشەیە لە نێوان هێز و چی گۆشەیە لە نێوان هێز و باسکەکەی کەواتە 70 پلە ڕاستە ئەگەر بڵێ گۆشەی نێوان هێز و باسکەکەی بەڵام ئایا پرسیارەکە لە گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆ چەندە کەواتاڵێن ئەکاتە 90 ناقص 70 وەڵامەکە کاتە چەند پلە 20 پلە ئەمە بریتیە لە گۆشەی نێوان باسک لەگەڵ چی لەگەڵ ئاسۆ واتە ئەم باسکی خولانەوەیە لەگەڵ ئەم ئاسۆیە گۆشەکەی چەند پلەیە 20 پلەیە کە ئەمە ئەگەری گۆڕانکاری و پرسیارەیە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە وەڵامێکی دروست بیتەوە ئەگەر بەم ڕێگەیە ئێستا کە من پێم وتیت تۆش بتوانیت بەم شێوازە پرسیارەکانت شیکار بکەیت و بە ئاسانی وەڵامەکان بیتەوە بەڕاستی بالەوە زیاتر کاتان نەگرین هیوادارم سوودتان لێوەرگرت بێت و ئەم لایڤانەشکەیەکەینەوە لەسەر بەشید و هەوڵ بن زۆرترین هاوڕێتان تاک بکەن و زۆرترین هاوڕێتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو سوودەی کە تۆ ئەیبینیت تۆ وەریەگریت هاوڕەکانیش سوودی لێوەربگریت بۆ ئەمڕۆمان بەسە کە بازمان لە زەبری خولێنەر کرد کە بریتی بوو لە بەندی دووبۆیەکی بەشی دووەمی فیزیای پۆلی 12 بە هیوای سەرکەوتن و بەدی هیوای بەدەزێنانی نمرەی بەرز لە کۆتایی ساڵدا دووبارە سەرکەوتوو بن. هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد، مامۆستایانی عەرەبی سیروان عەبدوڕەحمان، مامۆستایانی فیزیا ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵا، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد، مامۆستایانی ئینگلیزی زانا کاکەبرا، گۆران محەدین، کوردی ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆستایان بەرامبەر پارکی ئازادی تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدیبێنە.